جاروێ ئەمە فەقیرمان پێ دەرێن بە خۆمان نانی دەبین بۆ فەقیرەکان. سلام علیکم. نانی خێرخوازان لە بۆ فەقیران خوا خێری هەموو لایەک بنووسێت. ئەمە دروشمی یەکێک لە نانەوەخانەکانی شاری هەولێرە لە نەحەی دارەتوو کە ئەم خاوەنی نانەوەخانەیە باوەڕی وایە ئەم سندوقە بۆ ماڵە هەژاران کاریگەریی خۆی دەبێت. من ئێستا دەمەوێت قسە لەگەڵ خاوەنی ئەم نانەوەخانە بکەم. وەستا سلااوت لێ بێدەوەرە یەک دوو قسەمان بۆ بکە بزانم ئەو بیرۆکێ چییە، تا چەند خەڵک پێشوازی لێ دەکات، تا چەند خەڵک هاوکاری دەکات. پێشەش بەخێر بێسەر چاوم سپاسان دەکەم. ئەو بیرۆکەیە لە ڕێگەی برادەرەشی لە بۆمان دروست بوو. تقریبا سارە و مانگەک دوو مانگە دامان نایە. بەڕاستی فەقیرەش زۆر ئیسفادە لێ دەکات. لە بۆی خەڵک دێنانی دەکریتن کاتێک ئەو دروشمە دەخینتەوە لەگە دەستخۆی 500 بی 1000 بی 250 بی 500 بی دادەنێ خدا خێریان نووسی. وەستا جان ڕۆژانە بای چەند بۆ خەڵکی هەژار ئەو پارەیە کۆ دەکرێتەوە لێرە یاخود خەڵک ئیسفادەی لێ دەکات. والله ئەگەر حساب کرد بێ ڕۆژانە والله خەکەش زۆر ئیسفادە دەکات چکە کەم و زۆرە. ڕۆژێ 10 نەفەر زیاتر هاتیە، ڕۆژێ 15 نەفەر هاتیە. جاروێ ئەمە فەقیرمان پێ دەرێن بە خۆمان نانی دەبین بۆ فەقیرەکان، ناگەنی ئێرکانە بە خۆمان دەبین. ئاوا دەستیان کورتە؟ ئەرێ والله خاصن ئەو بێموچەیە خەرکەش زۆر ڕووی لەو سندوقی کردیە. باشە پێت خۆشە خەڵک بەردەوام چی بکات بۆی ماڵی هەژار سوود لەوە وەربگرن؟ واللهی هیوادارم خەرکەش زۆر دەست نەژێرتەوە لە بۆ خێرخوازی خاصە لە بۆ ئەو سندوقانە پارەی دابنێ و هیوادارم لە فرنیچیەکان لە سەموخانەکانی کەش شتیوا بکرێتن. هیوادارم. باشە وەستا جان ڕۆژانە خەڵک چی دەڵێن لەسەر ئەو سندوقایە لەو سەلێ چی پێ دەڵێن دێنێرە دەیبینن بە خۆیان؟ بەێ واللهی خەکەش زۆر تاجیعمان دەکا و دەستخۆشیمان لێ دەکا. یعنی ئەمەش بەڕاستی پێمان خۆشە کە خەرک تەژیعماکە و زیاتر ئەمە بەردەوام دەبین نەو سندوقی. پێت خۆشە ئەوە هەیە لێرە؟ والله تا چەند خەڵک ئیسفادەی لێ دەکات؟ والله زۆر ئینشاءالله. حەز دەکەی بەردەوام بی ئەوە لە جێی دیکە لەوەی خەڵک ئیسفادە لێ دەکات؟ والله بەردەوام بی و فەقیر فقرا زۆر چاکە. چاکە. لە چەند جێی دیکە شتە دیتیا؟ والله دیتمە لە دوکانەکانش دیتمە، لە مارکێتەکانش دیتمە. نیازت هەیە خێر بکەی و پارە دابنێ؟ ئینشاءالله. ئینشاءالله. هەز دەکەی تا چەند کاریگەری هەیە ئەو نزیکی 5-6 دینارە. ئەو 5 دینارە بۆ ماڵە فەقیران کاریگەری چی هەیە؟ بەخوای کاریگەری دەبی هەر دەبی وایەوەندە. هەر دەبی ئەگەر بە خەشار دنیا خۆ بەس من دەدێتە زیاتر هەبی. وەنیە؟ وای. یان چاوەڕێ دەکەی زیاتر خەڵک هاوکار بکە؟ ئینشاءالله.